تا باش VLOG18 ئەمڕۆ 16 لە پارکی ئازادی دەستمان کردو بە ڤیدیۆ بەدارمە ڕۆژێکی خۆش بێ و بەدڵیەوە بێتتر لە پارکی ئازادیەوە بلایەن ڕۆینەوە بەرەو بازار نانی بایریمان هێشتا نەخواردووە نانێ خۆین و ڕۆینەوە بەرەو ماڵەوە. لەبێت پێش وەقتەوە دووبارە سڵاو ئێستاش گەشتینەوە ماڵەوە ئەبزانێت تا دەوروبەری سەعات 3 چی ئەبێت جا لە دوای واتە لە کۆتایی ڤیدیۆکەیە ڤیدیۆگرتنێکمانەیە واتە ڤیدیۆ بۆ سیارێک چاوەڕوانی و ڤیدیۆش بن لە دوای VLOG18 جا هیوادارم بەدڵی هەمووتان بێت کێش لەو ڤیدیۆی ویست ئەتوانێت لە پەیجەکەم داوایکە دامە بۆ پەیجەکەم بنێرێت لەگەڵمانە بن. کاکە باشن بەرەم مامی گەماشی مامە ڕێبی باشی کاکە سوان باشی مامە دیاری ئەمالان کاکە گەماشن وەڵای ئینتەرنێتم پێ نییە. هاوڕێیان دووبارە سڵاو ئێستاش گەشتین هەوانە ئەمڕۆ مەمان بۆ هاتووە 12 پستۆنە شتێکی شازە ناچەند جوانە ئەمڕۆ 16 ریا چاوەڕێتە جەماعەتی تربیان ئێستاش لێرە بزانین چەندی تر چاوەڕێەکەین و ئەچین بۆوتی ئێستا ساعت 4:30 لەگەڵمانە بێت.
دەرجەیە قەرباڵغ نەبوو وەکو هەفتەکەی تر وەکو خەڵک قەرباڵغ بەس وەکو سیار و عەرز کەمە با بزانین چۆنە بێت لەگەڵوانە Sweet dreams are made of this. Who am I to disagree? Travel the world and the 7 seas. Everybody's looking for something, 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 looking for something. Looking for something. Sweet dreams are made of this. Who am I? Disagree. Travel the world in the 7 seas. Everybody's looking for something. Sweet dreams are made of this. Who am I? Disagree. Travel the world in the 7 seas. Everybody's looking for something. Sweet dreams are made of this.
کامێرەمانەکە. سڵام. ئەمڕۆ یەکێک بوو لەو ڕۆژانەی کە زۆر ماندوو بوو. یەکسەر لە هەوانەوە چوون بۆ بەنزیخانەیە بۆ ڤیدیۆکەش لە دوای ڤڵۆگی 18ەوە چاوەڕوانی بن. ڤیدیۆی لانسەرێکە هیوادارم بەدڵتان بێ. ئێستاش بە بەشێ لەو فۆتۆیانتان پیشان بەم لەگەڵمان بن. لە بەنزیخانەی میرکۆ ڤیدیۆکەمان کرد. دەستیان خۆش بێ هاوکار بوون. ئێستاش کورتەی لە ڤیدیۆی ئەمڕۆماندا ئەوەزێنین لە پەیجەکەم ڤیدیۆ کوردستان ئەوەی لای نییە تا بزانین چۆنە بێت. هیوادارم بەدڵی هەمووتان بێت. تا ڤیدیۆیەکتر و ڤڵۆگێکتر خواتان لەگەڵ. هیوادارم ڤیدیۆکەتان بەدڵ بێت.